ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز مناڕۆ تۆفیقم دەڵخێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتمەوە قسە و باسەکەین لەبارەی مانگرتنی مامۆسایان و فەرمانبەران لە شاری سلێمانی. ماوەی 5 ڕۆژە مامۆسایان و فەرمانبەران لە شاری سلێمانی مانیان گرتووە بۆ داواکردنی ماف و شایستەکانیان لە حکوومەتی هەرێمی کوردستان. مامۆستایانی مانگرتوو بە نوێنەرایەتی سەرجەم موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ناو خێمەی مانگرتن بەردەوامن. نان و خۆراشیان لە خۆیان حرام کردووە لە پێناو ئەوەی کە بە حکوومەتی هەرێمی کوردستانی ڕابگەێنن کە داواکانیان مافەکانیان شایستەدارایەکانیان لای ئەوە. موچەی مانگی 12 فەوتە کەس قسەی نەکرد. موچەی مانگی یەک ڕاستە ئێستا هیوایەکەوە کۆمەڵێک هەواڵی خۆش ئەمڕۆ لە بەغداوە هەبوو کە ئینشاءالله بەیانی حکوومەتی عێراق موچەی مانگی یەکی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەخاتە سەر حسابی حکوومەتی هەرێم. ئەمەیان خۆی بۆ خۆی هەواڵێکی تا ڕادەیەک دڵخۆشکەرە و هەموو خەڵکی کوردستان بە هەوڵ و بە ماندووبوونی مامۆستایان و فەرمانبەرانی مانگرتوویە بینن کە لە شاری سلێمانی ماوەی 5 ڕۆژە خێمەیەکیان هەڵاوە لە بەردەم بارەکەی نەتەوەیەگرتوەکان مانیان لە خواردن گرتووە و داواکەن حکوومەتی هەرێمی کوردستان شایستەکانیان پێ بدات. حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئەم ساتەش هیچ وەڵامێکی مانگرتوانی نەداوەتەوە. بەڕاستی ئەوان بۆیە لە بەردەم نەتەوەیەگرتوەکان لە خێوەتی مانگرتندان و داوای مافەکانی مامۆسایان و موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکەن چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بێباگ بوو لە مانگی 12 بۆی کە موچە بدا. لە مانگی یەک ڕاستە وەفدی ناردۆتە بەغدا، بەڵام کەم و کورتیەکان زۆرە لە هەرێمی کوردستانەوە بۆیە بەغداش شایستە و موچەکان نانێرێت. لە ئێستادا هەموو چین و توێژەکان لە سلێمانی پاڵپشتن بۆ ئەم مانگرتنەی مامۆسایان و فەرمانبەران لە خێوەتی مانگرتن لە بەردەم نەتەوەیەگرتوەکان. دەنگی مامۆسایان و فەرمانبەران هەموو دنیای تەنیوە. هەموو ڕاگەیاندنە عەرەبی و جیهانیەکان لە ئێستادا بۆتە باسێکی گەرمیان کە لەبەر بێموچەیی، لەبەر نەداری، لەبەر کەم دەرامەتی مامۆسایان و موچەخۆران و فەرمانبەران لە خێوەتی مانگرتندان لە بەردەم بارەکەی نەتەوەیەگرتوەکان لە شاری سلێمانی کە شارێکە سڵ لە هیچ شتێ ناکاتەوە و داوای مافەکانی خۆی ئەکات بۆ هەموو خەڵکی کوردستان. بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا بێدەنگە؟ ئەوە تا ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکان، ڕێکخراوە NGOکان، تەنانەت نەتەوەیەگرتوەکان و وڵاتانی ئەوروپا هەروەها ئەمریکاش لەسەر هێڵن بۆ ئەم بابەتە کە چییە بینی نە وەزارەتی پەروەردە، نە حکوومەتی هەرێمی کوردستان، نە بەشێک لە بەرپرسانی باڵای حکوومەتە نەچوون سەردانی تەنانەت خێمەکەش بکەن بۆەوەی کە لە داواکاری ئەم مانگرتوانە بکۆڵنەوە. هاوکارمان ڕێباز هیوا ئەمڕۆ لەوێ بووە، ئەزلایفێکی ئامادە کردووە، لەگەڵ بەشێک لە مانگرتوان و مامۆسایان و فەرمانبەران لەوێ قسەی کردووە. ئەوانیش سەرنج و بیرۆڕاکانی خۆیان بۆ ئێمە لە ڕێگەی مایشی کورسات نیوز خسۆتە ڕوو. ئێمە ئەو ئەزلایفە ئەبینین، دواتر دەچمە لای مامۆستا دڵشاد میرانی، یەکێک لە مامۆسایانی مانگرتوو کە هەر لە ئەوە ڕۆژەوە خۆی یەکێک بۆ لە ڕێخەرانی ئەم مانگرتنە لە شاری سلێمانی گفتوگۆکەین لەسەر کۆی بابەتەکان و ئینشاءالله مژدەکانیش لە بەغدا و مژدەی خۆشن بە هیوان کە ئەم بابەتە چارەسەر بێت. ئەزلایفەکە بینین، دواتر دەگەڕێم وڵاتان بەردەوامە بن. سڵاوتان لێبێت دیارە ئەم شەو بۆ شەوی پێنجەمەکە لە خێمەی مانگرتوانەوە لەگەڵتان بەردەوامین. مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوودا بە بەردەوامی لێرە لە ناو ئەم خێمەدا ماونەتەوە و لە مانگرتنی خۆیان بەردەوامن. دیارە باری تەندروستیان تا ڕادەیەک ناجێگیرە چونکە لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوودا تەنها خواردنەوەیان خواردەوەتە ئاو چاو و ئەوانشی کە جگەرە کێشن جگەرە، بەڵام هیچ جۆرە خواردنێکیان نەخواردەوە و ئەمە کاریگەری لەسەر تەندروستیان هەبووە. مامۆستا سڵاو لێبێ. مامۆستا وەزتان چۆن؟ سپاس بەخوا الحەمدولیلا وەزەمان باشش کرد، بەڵامی تر 5 ڕۆژنان نەخواردن هەر تاسیراتی خۆیە بێ، بەڵام سپاس بەخوا بەهۆی ئەوەی کە ئیشێکی مەبدەئیمان هەیە، ئێرادەمان بەهێزە و ئێرادەشمان پشتیوانی خوا بەهێزترە بێ، لەبەرەوە
کارێکی ئەو تۆی لە سەرمان نەکردووە ئەوە بێ زەخت دابەزێ بۆ نمونە شەکرە دابەزێ تیمەکانی تەندروستیان بەهانامانەوە و وەزعمان باشەکەنەوە و تەندروستیمان باشەکەنەوە و یە نۆتایمی خۆمان سواز بۆ خوا تا ئێستا الحەمدوللا باشین الحەمدوللا ناوە کەی ئەم مانگرتنە بشکێنن یان تاکەی بەردەوام ئێمە مانگرتنە دەستی لێ هەڵناگرین حتا ئەو کاتەی بە خاڵەکانی خۆمان بە داواکاریەکانی خۆمانەگەین و بەردەوامین تا ئێستا چێ بەدەمتانەوە هاتووە ئایا لە بەردەمیەوە لە بەردەم بارەکانی نەتەوەیەکگرتوەکان لە سلێمانی ئەوان هیچ هەڵوێستێکیان هەبووە یان لایەنە پەیوەندیدارەکان بەدەمتانەوە هاتووە بەنسبەت نەتەوەیەکگرتوەکان بەڵێ هەڵوێستیان هەبووە هاتوون بەدەممانەوە و داوای یادداشتیان کردووە ئێمەش یادداشتی خۆمانمان تەسلیم کردووە کە بریتی بۆ لە چەند خاڵێک دوایەوە دوای کۆبنەوەی ماوەی سەعاتێک پێچووە کە تاوتوی ئەو بابەتیان کردووە پاشان بڵین نوێنەرانی ئێمە گەڕاونەتەوە کە ئەوان پیان وتون ئێمە تاوتوی خاڵەکانتانەکەین و وەڵامتانینەوە ئێستا شاڕوانی وەڵامین بەنسبەتی لایەنەکان و حیزبەکان بەڵێ زۆر لایەن و حیزب هاتوون تەنها یەکێتی ماوە کە ئەویش سەردانمان بکەن پاشان عێراق پەرلەمانی عێراق بە باشێوە جدیتر بووە لە کارەکانی هەروەها ئەمریکا هاتۆتە سەرخەت هەروەها وڵاتانی نێودەوڵەتی و قوسڵگەری بڵێن مەسر و قوسڵگەری فەڕەنسا قوسڵگەری سویسرا ئەبانە هەمویان هاتوونەتە سەرخەت وڵاتانی عەرەبی هاتوونەتە سەرخەت هەروەها فراکسۆرەکانی خۆمان بێژگە چین و توێژەکان بەگشتی کامێن هەڵوێستەکەتان کەوەرتان کردووە و هەڵوێستە مەدەنیە تا ئێستا کاریگەری هەبوو بەڵێ کاریگەری خۆی هەبووە و ئینشەڵا ئەنجامی باش شەبێت باز بۆ بەڕێستان بەڵێ دیارم قەرباڵغی کە لێرە دەیبینن ئەمە کە سوکاری مانگرتوانن هاتوون بۆەوەی هیچ نەبێت لە ڕووی دەرونیەوە تا ڕادەیەک لەگەڵیان نابنەوە من دەمەوێت لەگەڵ زانە شخصە بکەم کاکزانە تەندروستی چۆنە وڵای سپاس بەخوا زۆر باشین نەخوا بەزێ تا چەند هەستەکەن ئەو هەدەفەتان پێکاوە کە لە پێناویدا ماتان گرتووە ماتان لە خوارن وڵای ئێمە بۆیە لێرن لەبەرەوەی کە بەڕاستی ئەو پرەنسیپەی کە لەسەری هاتوین ئەو داواکە ئەو مافانەی کە هەمانە بیجێڕینەوە تا کۆتایی هەموو بڕگەکانی بەدەست بێنی ئەوە نێ بەتەنێ بۆ بڕگەیەگات بێتی بۆ تەواوی بڕگەکانی هاتوین بڕگەکانیشی ئاشکرایەت چییە گەشتبینن بەم جۆرە مانگرتنی خۆتان و بەم جۆرە داواکاریە ئێمە ساڵی 92 بوو مانگرتنیە کرا ئەو مانگرێت دەستکەوتی زۆر گەورەی بۆ گەلی کرد بەدەستێنە لەو مانگرتنەیە مان کردەوە بە ڕێزەکانی جێساشێنە هەندێکیان لە ژیانە ماون هەر لەگەڵ خۆشمانان لێرە ئاوکاریمانەکەن بۆ ئەوەی ئەم مانگرتنی ئێمەش بە هەمان شێوە دەستکەوتی باش بەدەست بێت دڵنیان دەستکەوتی باش بەدەستێت تاکەی بەردەوام وڵایت ئێمە ئەومان کردووە یا گیان فیداکەن یا داواکارەکەمان بەدەستێت هیوای تەندروستێکی باش تۆ وەکو چی لێرە ئەگەر قسەمان بکەی وەکو ئەندامێکی کۆمەڵی پیشاوەرانی هەرێمی کوردستان لقی سلێمانی واتە تۆ موچە نییە من موچەم نییە ئێمە هاتوین پشگیری ئەم بەڕێزانە بکەین من وەکو ئەندامێکی سندیکای پیشەوەران کوردستان هیوادارین حکوومەتی هەرێم بێ بەدەنگ ئەم بانگاوازەوە تا چەند منەمە پرسیارێکی لێ بم کە پێوەست بە پیشەکەی خۆتەوە تا چەند وەرنەگرتنی موچەوە جێبەجێنەکردنی شایستەدارایەکانی مامۆستایان و فەرمانبەران کاریگەری لەسەر پیشەکەیەوەش زۆر باشە ئەمە پرسیارێکی زۆر بەجێیە ئێستا ئێمە پیشەوەرین لە شاری سلێمانی ئێمە هەمومان کرێکی شارەوانی سلێمانین حکوومەت زەختێکی زۆری خستۆتە سەرما پیشەوەران کرێکانیشیان تەنانە زیای کردووە بەبێ ئەوەی کە موچەخۆران ئێمە وەکو پیشەواری ئۆتۆمبیل ئیشەکەین زۆر لە مامۆسانی بەڕێز فەرمانبەرانی بەڕێز ئەمانە هەر هەمویان ئۆتۆمبیلەکانیان لە ماڵەوەی لەهۆی پاریان نیە بێن چاچکەنەوە ئێمەش دوکانەکانمان ئیشمان زۆر وەستاوە داوا لە حکوومەتی هەرێمەکەم چاوێک بەم بەڕێزانە بخشێنێتەوە ئەم مانگرتنە یعنی سەرتاسەرە ئێمە وەکو خەڵکی سلێمانی بە هەمومان و پژگیریانەکەین
ئێمە وەکو پیشەوەری سلێمانی و سندیکای پیشەوەرانی ئۆتۆمبیل زۆر پشتگیری وەکو خۆم وەسامەجی ئەندامێکی سندیکام پشتگیری کاکەزانە کە دۆستێکی خۆشەویستمە نەک کاکەزا هەر هەمویان نوری چاوی ئێمە هیوادارین حکومەتی هەرێم بێ بەلای داواکاریەکانیانەوە. بەڵێ ئەمەی کە گوێبیستی بوونەمە داواکاریە و فەرمانبەرانەیە کە مانیان گرتووە بۆ ماوەی 5 ڕۆژە لەسەر هەڵوستەکان بەردەوامن وە بڕیاران داوە لێرە بمێننەوە هەتا و کاتەی وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە کە خۆی دەبینێتەوە لە چەند داواکاریە کە دیارترینیان دابینکردنی موچە و پێدانەوەی شایستەدارایەکانیان. دەستخۆش بۆ هاوکارمان ڕێبازیوە کە ڕاستەخۆ لە نێو خێمەی مانگرتوانەوە ئەنی ئەم گفتوگۆیی لەگەڵ مانگرتوان و ئەو کەسانەی کە بۆ پشتگیری لە مانگرتوان چوونەتە ناو خێمەی مانگرتوان لە بەردەم نەتەوەگرتوەکان. دیارە ئەمە گفتوگۆی زیاترەکەین لەم بارەیەوە لەسەر کۆی ئەو بابەتەی کە ئێستا پەیوەستە بە مانگرتنی مامۆسایان و فەرمانبەران لە شاری سلێمانی لە بەردەم بارەگای نەتەوەگرتوەکان و ئەو بەڵێنانەی کە ئێستا پێیان دراوە و دڵنیامەر ئەم شەیش کۆمەڵێ بەڵێنی دیکە کە بە مامۆسایان و فەرمانبەرانی مانگرتوو دراوە ئینشاءڵڵا ئەنجامێ بێەوە جێبەجێەکرێت لەگەڵ مامۆستا دڵشاد میرانی کە ڕاستەوخۆ لە ناو خێمەی مانگرتوانەوە لەگەڵمانە. مامۆستا دڵشاد سڵاوت لێبێ ماندوو نەبن هیوادارم خۆت و هاوڕێکانت سیحەت و تەندروستێکی زۆر باشتان هەبێت. ئێمەی ڕاگەاندنکاران هەمیشە پشتگیرتانین و ئێمە وەکو دەستگای میدیایی کورسات هەمیشە لەگەڵتانین. ئێمە مانویست ئەم شەو بەرنامەکە ڕاستەوخۆ لە نێو خێمەکەەوە بکەین بەڵام بێ داوای لێبوردنتان لەکەین. ئێمە تاوان بە هۆکاری تەکنیشی نەمانتوانی بەڵام ئینشاءڵڵا دڵنیام ئێوە مانگرتنەکە کۆتایی پێێنن چکە داواکانتان جێبەجێ بێت. ئینشاءڵڵا ئەگەر وانەبوو بەرنمەیەشی تایبەت لە نێو خێمەکەەوە لەگەڵ ێواکەین. ئەمێ سەرەتا پەیامی بەڕێزت جارێ سەبارەت بە تەندروستیتان چۆنە هاوڕەکانە تەندروستیان چۆنە ناو خێمەکە بەگشتی چۆنە ئەجواکەی مامۆساییان فەرموو. بەڵێ تاوەکو دەنگی مامۆستا دڵشاد میرانی بە تەواوەتی ئەگاتە لامان دیارە چکە ینی خۆتانە زانن ئەوکاری تەکنیشی ئەوە تا گرفتمان بۆ دروستەکات ینی ئێمەمانتوانی بەرنمەکەش لەوێ بە شێوازی ڕاستەخۆ بکەین بەڵام دڵنیابووین لەوەی کە ئاو کێشەی تەکنیشیمان بۆ دروستە بێت تاوەکو ئاوکارانم ڕێباز و وێنەگرەکەی ئەو کێشە تەکنیکیە چارەسەرەکەن لێرەش کاگڕێبین کە مۆنتێری بەرنامی پانۆرامایە ئەویش ینی تکای لە یەکەم زوو بۆمان چارەسەر بکات چکە بە حەقەت یعنی بابەتی مانگرتنی مامۆسایان و فەرمانبەران لە شاری سلێمانی لە بەردەم بارەگای نەتەوەگرتوەکان ئەمە داوایەشی ڕەوایە کە ئەویش داوای ماف و موچە و شایستەی دارایی مامۆسایان و موچەخۆران و فەرمانبەرانی هەموو کوردستانە نەک بە تەنها شاری سلێمانی چونکە بەڕاستی لە هەموو مووقیفەکانە لە هەموو ئەزمە و کێشەکانە ینی دەبێت بەشێک لە موچەخۆران و فەرمانبەران و خەڵکی شاری سلێمانی ڕاستێمە جیاوازی ناکەن لە نێوان شارەکان بەڵام دەبێت ئێرە سوتەمەنی بێت ئێرە باجەکەی بدات ئەو کات کێشەکان بەرەو چارەسەرە چێت ئەو کات دا و داخوازیەکان لەلایەن بەرپرسانی حکوومەت هێرێمی کوردستان و ئاوەڕی لێدرێتەوە بەدەم چارەسەرکردنی کێشەکانەوە چن بۆیە داواکارین کە حکوومەت هێرێمی کوردستان بەجددی بۆ ئەم بابەتە بێتە سەرخەت ڕاستە ئێستا وەفدی ناردۆتە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان و لە ڕۆژی هەینێەوە ئەم وەفدە لە بەغداد لە کۆبوونەوەدان لەگەڵ وەفدی تەکنیشی و وزاری و بە تایبەتی وەزارەتی دارایی عێراق بۆ بابەتی چارەسەرکردنی موچە و بودجەی هەرێمی کوردستان لە ساڵی 2025دا کە چونکە قسەیەکی زۆر هەبوو کە کێشەی بۆ دروستە بێت بەڵام خۆشبەختانە تا ڕادەیەک ئەو کۆبوونەوەی کە لە دوێنێ هەینێەوە ئەنجام دراوە لە نێوان وەفدی هەردوولا ڕاستە ئەجوایی کۆبوونەوەکە تا ڕادەیەک تەشەنوجات و تەشاؤمی تێدا بوو بەڵام خۆشبەختانەم ئێوارەیە کۆمەڵێک هەواڵ و کۆمەڵێک یعنی چۆنەڵی خاڵی ئەرێنی باشە بوو لە نێو کۆبوونەوەکانی حکوومەت هێرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی دارایی عێراق و بە دیاریکراوی لەگەڵ تەیب سامی بۆ چارەسەرکردنی کێشەی موچەخۆران و ئەو لیستەی کە وەفدی هەرێم بردوێتە ئێوێ نازانم کاکە ڕێبینجان چارەسەر بوو کێشەی دەنگی مامۆستا دڵشاد میرانی
هیوادارم چارەسەری بکەن چکە منەوەی بەڕاستی گفتوگۆ لەگەڵ ئەو بکەم و ئەو بابەتەکان بوروژێنێت و قسە و باسمان لەگەڵ بکە و داواکانی خۆیان لە ڕێگەی کورسانیوزەوە ئاراستە بکەن. ڕاستە ئێمە چەند ڕۆژێکە بوونمان هەیە بەڵێ لەناو خێمەی مانگرتووان ڕاستە ئێمە بوونمان هەبووە، پامێرانمان لێوێ بوون و راپۆرتەکانمان بە دوور و درێژی لەوێ هەبووە هەروەها ئەزلایڤیشمان هەبووە زۆر جار لێەوە. بەڵام ینی وەکو بە مامۆستا دڵشادی شموت تاڵەن ئێمە قرار بۆم بەرنمەیە ئەم شەو ڕاستەخۆ لێوێ بیکەین لە نێو خێمەی مانگرتووان چکە بە پێویستمان زانی وە گرنگ بوو بەلامانەوە کورسات هەمیشەوەکو ینی بەرپرسیارەتیەکی ئەخلاقی و ڕۆژنامەوانی خۆی دەوێت بابەتەکان وەکو خۆی بگەێنێەوە هەمیشە لەگەڵ داواڕەوەکانی خەڵکی کوردستانە ئیتر هەر چین و توێژێک بێت. ئەو چینش کە ئێستا مامۆسایان و موچەخۆران لە هەرێمی کوردستان و داواکانیشان ڕەوایە داوای حەقی خۆیانەکەن مەدڵنیایەوە دەستگای میدیایی کورسات و منیش وەکو ڕۆژنامە نووسێک و هاوکارانیشم وەکو ڕۆژنامە نووسێک پاڵپشتن بۆم کێشەیە. مامۆستا دڵشاد زۆر داوای لێبوردنە لێ یەکەم بمانبوورە دێمە خزمەت جەنابەت فەرمو پرسیاری کاڕاستەم کردی حەزەکەم پەیامی خۆت و لە ڕێی زاری خۆتەوە بۆ ئێمە بۆ بینەرانی کورسات نووس گوازیتەوە فەرموو. ڕێز بۆ ئێوە بۆ بینەران بۆ کورسات بۆ ڕۆژنامە نووسانیان و بۆ هەموو لایەک لە ڕاستیدا ڕەوش و گوزەرانی ئێمە زۆر باشە و لێرەوە پێم خۆشە سپاسی تەندروستی سلێمانی بکەم و تیمەکانیان وە 122 کە هەمیشە چاودێری ڕەوشی مانگرتوانەکەن کە خۆشبەختانە خۆیان زووزوویان چێکی تەندروستیمانەکەن و هەر کارێک کە پێویست بێ زوو بە ئەنجامیەگەێنن. بەڵێ هیوادارین هەمیشە ساغ و سەلامەت بن مامۆستا دڵشادجان چکە ئێوە بەڕاستی پێشڕەوی میلەتێکەکەن بۆ مافەڕەوەکانی کە بە حەقەت ناتانەوێت ئەم مافە هەر ئاوها ینی بە فیڕۆ بڕۆ چکە زانین خەڵک بێپارەیە و مامۆستا و موچەخۆر ینی گیرفانی بەتاڵە بازارەوە تا بەم شێوازێ وڵا ئەمەوێ ینی لە ڕێی جەنابیشتەوە هەواڵی بەتایبەت هەموو برادەرەکانەوە بەتایبەتی مامۆستا پاکیزە بزانین چکە سیحەتی خراپ بوو بەڕاستی میێوارێت چۆنە سیحەتی؟ زۆر سپاس بۆ هەواڵپرسی و سپاس بخوای گەورە کە تەندروستی زۆر باشە لەبەرەوەی تیمە تەندروستیەکانی سلێمانی دەقە بە دەقە چاودێری چڕەکەن و هەر کارێک پێویست بێ بۆ باشکردنی تەندروستی بە ئەنجامە گەیەندێ و هیچ کێشەیەک لە تەندروستی هیچ لە ئەندامانی مانگرتوو نیە. سوپاس بۆ خۆی گەورە ئێمە پشتیوانتانین ئێمە ئەمانەوێت ئێوە باش بن تەندروستیتان باش بێت و ئەمانەوێت بە شێوازێکی سەربەرزانە کۆتایی بێنن بە مانگرتنەکەتان کەویش جێبەجێکردنی داواکاریەکانتانە مامۆستا دڵشاد ینی داواکاریەکانتان ڕەوایە موچەیە کە موچە حەقی خۆتانە چکە ئێوە بەڕاستی جیلێک پەروەرداکەن کە ئەم کۆمەڵگایەوە ئەم نیشتیمانە پشتی پێبەستێەوە ئەبێتە کۆڵەکەی ینی داهاتووی ئەم میلەتە و ئەم حکوومەتە و ئەم نیشتیمانە. داواکانتان گەیشتۆتە لایەنی پەیوەندیدار چکە ئێمە دڵنیاین و زانیاریشمان هەیە هەندێک هەواڵی خۆشتان پێدراوە حەزەکەمەوە هەواڵە خۆشانە بۆ ئێمە و بۆ هاوڕێکانتان و بۆ سەرجەم خەڵکی کوردستان ڕابگەێنن ئەگەر شتێکتان بەدەست گەیشتووە. وەڵام من پێم خۆشە دەرفەتم بەی بەوەی کە یەک تۆز بگەڕێمەوە دواوە و بگەڕێمەوە بۆ ساڵی 2014 بە دیاریکراوی مانگی 11 کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بە تایبەت سلێمانی هەڵەبجەی دارەکانی گەرمیان و ڕاپەڕین بە قەزای کۆیەوە تا ئێستا ئەتوانم بڵێم 90 خۆپشاندانیان کرد کە ئاخرم خۆپشاندانیان ڕۆژی سێشەمەی ڕابردوو بوو و 180 بەیاننامەیان پێشکەش بە لایەنی پەیوەندیدار کرد بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان گرێوی لەسەر ئیرادەی ئەو نەرمیە و ئەو ئەخلاق و ئەدەب و ڕەوشت و احترام و سۆز و محیبەت و خۆشەویستەی خۆپشاندەرانە کرد کە معلومەی بەڕێستانەوە کورسارێکێک بوو لەو کەناڵانی ڕۆماڵیە کرد لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە تایبەت لە پارێزگای سلێمانی وەڵەبجە بەدەیان 1000 نەفەر لە 21 نقطەی جیاواز ڕژانە سەر شەقامەکان بەبێ ئەوەی چڵێکداری نیشتیمان بشتێ تەنانەت بەبێ ئەوەی بەریکەوتنێک لە نێوان خوا نەکردە هێزانیەکان یا خۆپشاندەران یا هەردەنا خۆپشاندەران لەنێ ینی بە هیچ شێوازێک هیچ شتێک ڕوونەیە تەنان چڵێکدار نشکا کە ئەمە لە تەواوی دنیا وێنەی نەبووە ئەگەر یەک نمونەت بووە بێنمەوە لە فەڕەنسا 97 کرێکار هاتوونەتە سەر شەقامەکان چەند باڵەخانە سوتا چەند ئۆتۆمبیل سوتا بەڵام لە هەرێمی کوردستان ئەوەنە ڕوئایەکی ڕوونەیە و ئەوەنە خەڵکان دڵسۆزی خاک و وڵات و خەڵکی خۆیانن بەدەیان 1000 نەفەر ڕژێتە سەر شەقامەکان چڵێکدار ناشتێ ئەمە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی
ئیدار وەڵامی هەواڵێکی بنێرم کە هیچێک لە مانگرتووان حاڵی تەندروستی تێک چوە بەڵام پشت بەخوای گەورە تیمەکان ئامادەن و چارەسەرەکرێن هیوادارین چارەسەری خێرای بوو لە ڕاستیدا ئینشاءالله لە ڕاستیدا حکوومەت یاریمی کوردستان نەیتوانی سوود لەم نەرمونیانەی شەقام وەرگێ بۆیە بڕیارمانداکە بە حکوومەت یاریمی کوردستانیش تێپەڕێنین و لە دادگای فدراڵی سکاڵا تۆمار بکەینەوە و 27 جار مامۆسایان و فەرمانبەران سەردانی بەغدادمان کرد چاومەن بە محەممەد شیا سۆدانی بە تەیف سامی بە جاسم محەممەد ینی سەرچەم کوردە سیاسەکانی تری عراقە و خۆشببختانە لە بێکمان دروست کرد بەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەریچنا لە ئەو ململانە سیاسی نێوان حکوومەت یاریمی و حکوومەتی ناون بێتە دەرەوە خۆشببختانە بڕیارەکانی دادگای فدراڵی لەدایک بوو بەڵام بەداخەوە جارێکی تر حکوومەتی هەرێمی کوردستان گرێوی لەسەر ئەو بابەتەش کرد و لە ڕێی وەزارەتی دارایە و لە ڕێی لیستی موچەوە جارێک بە ناوی خوێندنەوەی سیدی جارێک بە ناوی هەڵی ملیارد و ملیۆن لە یەک نەکاتەوە جارێک بە ناوی دووبارە ناوی وەهمی ناوی کۆمەڵێک هەڵی ینی لەگەڵ ڕێز ماتوانم بڵێم هەڵی ئابروبەرانە لەلایەن وەزارەتی دارایە و پێشکەش بە وەزارەتی دارایی عراقە کراکە ئەمە ئێمە تێگەیشتین لەوەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کات بکوژێ بۆەوەی بڕێرەکانی دادگای فدراڵی جێبەجێ نەکراوە زوو ئێمە بەوە فدێک حکوومەتی عراقی وەزارەتی دارایی و خودی تەیفسامیمان لەسەرم بابەتە ئاگادار کردەوە کە کەشتینەوە قەنەعەتی کە حکوومەتی عراقیش بە پێی پێویست نییە بۆ جێبەجێکردنی بڕێرەکانی دادگای فدراڵی بیرمان لەوە کردەوە کەەوە ماوەی 2 مانگە ئەڵین کارێکەکەین کە حکوومەتی هەرێم تووشی شۆکە بەداخەوە ئەم جارێژ لەلایەن کۆمەڵێک ئەتوانم بڵێم پیجی فیکەوە ئێمەیان بەوە تۆمەتبارەکە کە ئەمانەیەن ئەسڵەن خۆیانە تەقیقەنەوە لە بەردەمە جومەنی وەزیرانە بەوەی کە یعنی بە چ شێوەیە ترە بێ حکوومەتی هەرێم تووشی شۆکە بەڵام نەخێرەوە ئێمە بووینەوە سلێمانی بوو کە جارێکی تر بە دیموکراسی ترین شێوە تعبیری لە مافی خۆی کرد کە ئەویش لەسەر حسابی جەستەی خوێنی ڕۆحی هاتینمانمان لە خواردن و خواردنەوە گرت و ئێستا سپاس بەخوای گەورە ئەتوانم بڵێم حکوومەتی عراقیشمان تێپەڕان و ڕۆژی دوێنێ ئەمریکا هاتە سەرخەت کە پێم خۆشە لێرەوە حەزەکەم بابی بینی وەڵامی ئەمریکا چی مامۆستا بڵێ ئێستا دوایەمین راپۆرتی ئەمریکا کە وەڵامی ئێمە یاوەتەوە پێشکەش بە بەڕێستانەکەم و هیوادارم بتوانن لە کەناڵەکەتان بڵاوی کەنەوە کە ئەمە زامنی پاراستنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکە و زۆر دنیا ئەو پشگیریە کە بۆ ئێوەیە تابەن ئەمە فشارە بۆ سە حکوومەتی عراق و هەرێمی کوردستان یا چییە بابەتەکە بە دیاریکراوی من تەمەناکە مەگەر کامێرەمانە بە ڕێزەکە کاتی هەبێ بتوانێت ئەمە بێنێتە پێشەوە وازح بووە دەستخۆش مادەم وازح بۆ زۆر سپاس ئەکرێ کامێرەمانەکە و ئەرکەنە کێشێ لە ڕاستیدا ئەمە نەخێر هەر بۆ زەخت نەبوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵکو زەختیش بۆ بۆ حکوومەتی ناوەن لە بەرەوەی بەشێک بە پێ و راپۆرتی کە ئێمە پێشکەشمان کرد ئەکرێ بڵێن بەشێک لە تاوانەکانەکەوێتە سەر حکوومەتی ناوەندیش بەهۆی جێبەجێنەکردنی بڕارەکانی دادگای فدراڵەوە کۆمەڵێک بەهانەی زۆر لاوەکی کە ئەم بەهانانە ناکەنە ئەوەی کە بڕارەکانی دادگا لە عراقدا جێبەجێ نەکرێت. بەڵێ مامۆستا دڵشادی ئێستا هەر ئەمڕۆ و لە دوێنێەوە ینی وەفدی هەرێمی کوردستان لە بەغدایە بۆ چارەسەرکردنی ینی بابەتی موچەی ساڵی 2025 موچەخۆران هەرێمی کوردستان و ینی هەواڵەکان وا بڵاوکرایەوە لە نێو کۆبوونەوەکەوە کە ئینشاءالله بەیانی ینی حکوومەتی عراق موچەی مانگی یەکی ساڵی 2025 خاتە سەر ژماری بانکی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێوە تاوان ئەم هەواڵەتان پێگەیشتووە بەڵام پێم وا بێت ئێوە هەندێک زانیاری کەتان هەبوو چاوەڕێی هەندێک هەواڵ بوون لە محەممەد شیا سۆدانی سەرۆک وەزیرانەوە ئەو هەواڵانە چی بوون کاتان ویست پێتان بگەیانی چ گەرنتیەک درراوە لە لای ئەوە بە ئێوە لە ڕاستیدا ئێمە پێمان وایە سبینی هەواڵی خۆش بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بێ و لەو هەواڵەدا پێمان وایە بە پێ و زانیاریانەی کە دەستمان کەوتووە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان زامن نەکرێ و ئەوەشت بیر نەچێ ئەکرم دیدارمان لەگەڵ بەڕێز محەممەد شیا سۆدانی بە منی وت کە جارێکی تر ئێوە نایەڵم بۆ موچە برژێنەوە سەر شەقامەکان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان زامن نەکرێ بەڵام بەداخل بەتەبعاً من هاتمەوە لە بەغداد کۆنگرێکی ڕۆژنامەوانیم کرد و لە سزاری بەڕێز محەممەد شیا سۆدانیەوە ئەو مژدەیەمدا بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە چیتر فەرمانبەران بۆ موچە ناڕژێنەوە سەر شەقامەکان بەڵام ئێستا کە قسە لەگەڵ بەڕێستاکە موچەی مانگی 11 ساڵی 2024 دراوە و لەو بەروارەوە موچە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستانی نەدراوە کە ئەمە خەڵکی ڕقەستورتر کرد بەوەی کە چالاکیێکی نەوعی بکەین و کە ئەم
خێمەمان هەڵە و خۆمان لە خواردن و خواردنەوە گرتەوە بەڵام ئەم جارش پێمان وایە ئەم فشارە واکە کە بە جدی و بەڕیشەیی بابەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێ بەپێ ئەو دەرەنجامی وعدانەی کە لە ئەم چەند ڕۆژەی ڕابردووە لەم 5 ڕۆژەی ڕابردوو لە ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان لە خودی بەڕێز تەیفسامی و لە خودی محەممەد شیع و لە دادگای فیدراڵی دەست ئێمە کەوتووە. ئێستا خەریکە یەکێک لە ینی داواکاریەکانیەوە کە بابەتی تەوتینە ینی سواز وەخە خەریکەوە جێبەجێکرێت بەڵام هەندێک ینی ڕێگری هەبوو لە نێو وەفدی هەرێمەوە ینی بازەوە کراوە کە تەیفسامی توێتی ئیلا بێ ساڵی 2025 ینی تەوتین بکرێت و ینی لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕادەست بکرێت بدرێتە بانکە فیدرالیەکان. ئێوە بەمە دڵخۆشن ینی ئەمە شێکە لە هەنگاوەکانیەوە کە داواتان کردبوو بابەتی تەوتینەوە و پێشبینیەکردن ینی تەوتین جێبەجێ بکرێت مامۆستا دڵشاد؟ لە ڕاستیدا ئێمە پێمان وایە چارەسەرکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەنها و تەنها لە ڕێگای تەوتینەوەکە و تەوتین نەبێ بە هیچ کاتێک چارەسەری موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نابێت ئەو چارەسەرانە بە چارەساری کاتیە بینی کە ئێمە خۆشحاڵ ناکە بەڵام ئەو فشارانەی کە لەم دوایە کردومانەوە بەڵێنانی کە پێمان دراوە پێمان وایە بۆ ساڵی 2025 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی بانکە فیدرالیەکانەوە تەوتین نەکرێ و دەرەنجامەکانیشی لە ڕۆژی یەکشەمە کە سبەینەکان دەرەکەوت. باشە مامۆستا دڵشادیان ئەمەوە پرسمیانی ئەوە بۆ نمونە 5 ڕۆژە لە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتووەکان مانتان گرتووە و خێوەتان هەڵاوە و ژمارێکی زۆر لە خەڵکی سلێمانی بە هەموو چین و توێژە جیاوازەکان و بەرپرسان و کەسانی ئاسایی و کاسبکار سەردانتانەکەن لەسەر ئاستی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان کەس هاتوۆتە خەت لەگەڵتانە یاخود نەخێر بێباکن. وەڵام من پێشەوە پێم خۆشە سپاس و ڕێز و حرمەت بۆ کۆمەڵانی خەڵکی بە شەرەفی کوردستان بۆ سەرجەم وەزارەتەکان بۆ سەرکارەکان بۆ خوشک و براکانمان لە هەولێر لە دوهۆک لە سۆران لە بادینان هەڵەبجە ڕانیە قەڵازاواتە سەرجەم شار و شارشکان کە بە دهۆک و هەولێر و سۆرانی شەوایەنە ناو خێمەی شکۆ و لێرەوە بە ئازادانە دەنگی خۆیان هەڵەبڕن لە سلێمانی و سلێمانیان کردووەتە فریاد ڕستی تێپەڕاندنی یعنی ئەو بابەت ناحەقیەکان و پێمان وایە چۆن سلێمانی لە ساڵانی نەوەتەکان بووە فریاد ڕستی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕزگارکردنی دڕەنتەترین حیزبی بەعس ئەوە ئەم جارش سلێمانی هەمان ئەبێتە هەمان فریاد گوزاری بۆ سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان لە دەرێنانی مەلەفی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە نێوان حکوومەتی هەرێمە حکوومەتی ناوەندە بە دڵنیاییەوە پشت بەخوای گەورە ڕویامان ڕوونە و پشت بەخوای گەورە سبینی هەواڵی خۆشەویستی دەبارەوە. مامۆستا ئەو هەواڵە خۆشانە ینی حەزەکەم پێمان بڵێ کە چییە بەڕاستی جۆ لە منە بە باشی مامۆستا دڵشادیان یان نا؟ بەڵێ ببوورە یەک دەنگە ئێمەش ئاگامان لێ چکە ناو خێمەکەتان قەرەباڵەکە زۆرەکان پەیتا میدیای بەڕێستان ئاگادارە کە سپاس بەخوای گەورە ینی تەسەووری میوانە بەڕێزەکان ناکەی کە چۆن پەیتا ئێنە ناو خێمەی شکۆ بەڕاستی ئەمە هەڵوێستی نیشتیمانیەوە هەتان ئەمە خۆ لە پێناوی بەس خۆتانە نییە لە پێناوی 1,200,000 موچەخۆر و فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانە بۆ منە بۆ نەوەکەی منە بۆ مناڵی منە بۆ خێزانی یعنی یەک دنیا خەڵکی ئەم شارە و هەولێر و دووەک و هەڵەبجە و ناوچەکانی دیکەیە خۆ بێ پشتیوانی بکرێن ئەگەر پشتیوانی نەکرێن کەواتە ئەنی ئێوە لە زیایە ئەم کاراکەن بەڕاستی هیواداری پشتیوانەکان بەردەوام بێت لەسەر ئاستی خەڵک لەسەر ئاستی بەرپرسان لەسەر ئاستی پەرلەمانتاران و فراکسیۆنە جیاوازەکان مامۆستا دڵشاد ینی جەنابە داماژەتدا بەڕابردوو کە لە ساڵی 91 سلێمانی بووە پێشنگ لە بواری مانگرتن و لە بواری بەدەستێنانی کۆمەڵێ داخوازیە و کاتەش لە ڕێگەی نەتەوە گرتوەکان تاوان کۆمەڵە چیرۆکی سیر و سەمەرە هەبوو کاتە لە نێو مانگرتوەکانە کە ئێستا بۆتە ینی چۆنڵی چیرۆشی سەرنجڕاکێش ئەم 5 ڕۆژە چی ڕوویاوە لە ناو ئێوە ڕاستە بۆ نمونە ئێستا بە ناخۆشەی بینن چی ئەگوزارێ بە دیاریکراوی لە ناو خێمەی مانگرتوانە چکە خەڵک زۆر پرسیارەکەەوە حەزیژەکە بە دوام شتەیە بڕۆ ئەوەی کە زۆر ئێمە دڵخۆشەکە لەم 5 ڕۆژە دڵخۆشی کردوین سەردانیکردنی سەرجەم چینی توێژەکانە بە ئازادی بۆ ناو خێمەی شکۆ لە ڕاستیدا هیچ ڕێگریەک نییە و ئەو پاڵ پشتی و پشتیوانیە بەهێزەی خوشک و براکانمانە بینی یعنی مۆراڵمان پێبەخشێ و لە ڕاستیدا ئەمە بووە هۆکارێکیەوەی کە سەرجەم وڵاتانی دنیا جواب بنەوە تەنها حکوومەتی هەرێمی کوردستان نەبێت و بدڵنیا بە ئەم بابەتەش تێپەڕێ دڵنیا بە ئەمە ئەبێتە مێژوویەکی جوان بۆ شاری سلێمانی
بۆ فەرمانبەران بۆ سەرجەم سێکتەرەکان یعنی بە جۆرێک لە جۆرەکان دەتوانم بڵێم سلێمانی لەم کاتەدا پێشەرگی وڵاتانی دنیای گرتووە لەوەی کە بە ئازادی بیر لە ڕاو بۆ چوون و بیکردنەوەکان و تعبیر لە هەر هیچ نامافەکانی خۆیەکە. خۆی یەکێک لە گەورەیەکانی ئێوەی مامۆسایان ئەوەیە ینی ئەمە خۆمە چۆنەڵی وەسف ڕاستە بێ وەسفکرێ بەڵام خۆ ئەم وەسفەش لە جێ خۆیەت یەگەر منێسە باسی بکەم ینی بۆ نونەوە تا ئێوە خێمەتاندا ناومانتان گرتووە بەڵام هاوڕێکانتان لە خوێندنگەکان لە بەشێک لە شار و شارۆچکەکانی دەوروبەری سلێمانی و ناوسلێمانیش ینی بەردەوامن لە خوێندن ئەمە شکۆی گەورەی ئێوە دەرەخا بەڕاستی ئەی ئەوان چۆن پشگیری ئێوەکەن کە بەردەوامیشن لە خوێندن و فێرکردن و دێنە لای ئێوەش بۆ خێمەی مانگرتووان. ئەمڕۆ ینی زۆرێک لە ئەو برادرانە لە ناوەندەکانی خوێندنەوە هاتوون بۆ پشگیری ینی من یەک نمونەت بۆ ێنمەوە بۆچی ساڵانە لە هەرێمی کوردستان پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجەوهر دویدارە سەربەخۆکە لە ئاستی باڵاپلەکانی یەکەم و لە ڕیزبەندەکانی زۆرتن بۆچی لەبەرەوەی یعنی تۆ خوێندنت خوێندنە بە واتای کەلیما پەروەردە و فێرکردنت هەیە بەڵام لە هەمان کاتا بای کۆتیشت کرد بە جدیەکی بەڵام بەداخەوە لە پارچەکانی تری هەرێمی کوردستان تەنها نەکردنەوەی دەرگاکانی خوێندن و ناوەندەکانی خوێندن ئەمە بۆتە هۆیەوەی کە بڵێن خوێندن بەردەوامە بەڵام من نمونەی پێرێت بۆ ێنمەکە یەکێک لە خوێندنگەکانی دووەک لە 78 مامۆسا تەنها نەزانم ڕێژەکەی بیر نەما بەڵام ڕێژێکی کەم بوو ببوورەکە ناتوانم دەقیق پێت بڵێم بەڵام لە ڕێژێکی زۆر کەم بوو چوونەتەوە ناوەندەکانی خوێندن ئەم سەرکەوت ئەمانە هەجیر سەرکەوتنەوە بڕ داتایەک لە کوالەتی خوێندنیان ئەوکەن تێگەن کە چۆن تێکشکاون و هەرگیز پێ دوانە بێ مامۆستا ینی بتوانێت پەیامەکەی بگەێنێ لە هەفتەیەکە 2 ڕۆژ دەوامکە لە ڕۆژێکا سعاتێ دەوامکە هەرگیز ناتوانێت و پەیامە پیرۆزەی پەروەردە و فێرکردن بکەێنێت چکە بەڕێستان معلوماتانەیە کە مامۆستایان کۆمەڵێک بابەتیان ئەرکیانە سەرشانە وەکو بۆ نمونە پلانی ڕۆژانە پلانی هەفتانە پلانی مانگانە پلانی وەرزی پلانی ساڵانە و باوەڕم پێ بکە کۆششی ئەو کارنامەی خوێندنەکەیکری ئەنێ مەواد لەیەکە زۆر سەرقاڵتەکە ئەی ئەم مامۆستایە چۆن دەتوانێت لە هەفتەیەکا بە 2 ڕۆژ نەجاتی بێت بۆیە تەنها ئەمەکردنەوەی ناوەندەکانی خوێنە بەڵام نەخێر لە سلێمانی بە واتای کەلیمە کە دەرگای ناوەندەکانی خوێندن نەکرێتەوە بە واتای کەلیمە پەروەردە و فێرکردن تایدا زاڵە بێ و ئەمە ژوای کردووە کە دوای ئەو هەموو بای کۆتە بەڵام پارێزگای سلێمانی وەڵەبجا لە پێشەنگی یەکەمەکانی کوردستانە بن. مامۆستا ئەمێ باسێک لە ڕەوشی ناو خێمەکە بکەین لە ڕووی کەشواوە چکەوە لە شوێنێکن لە بناری شاخی گۆیژەن بەڕاستی زۆر ساردە هەر خۆی بۆ خۆی ئێستا ینی ڕەشەبایەکی بەهێزی هەیە و سەرماکەشی وشکە سەرمایە ئێوە کە شەو لەوێ ئەمێننەوە ینی ئەمە زۆر کاریگەری ناکاتە سەر تەندروستی و سیحەتان بە تایبەتی ئێوە چکە خواردن ناخۆن وازان بەس چاو قاوە ئەخۆنەوە ئیش بە ڕێژەیەکی دیاریکراو ئەمە بۆ ینی لایەنی جەستەتان خراپ نییە بۆ گورچیلەکانتان خراپ نییە سوپاس بۆ تیمە تەندروستەکان وکو جەنابتەڵی بەدەمتانەوەن بەڵام ئەو سەرما زۆرە کاریگەر نییە بۆتان بۆ ناو خێمەکە لە ڕاستیدا لە ماوەی ئەم 5 ڕۆژە زۆرترین سەرما و ڕەشەبا و ناخۆشی هەبووە لە ناو خێمەکاندا بە جۆرێکە ئەتوانم بڵێم زۆر سارد بووە و ئەم ساردیە تەواو مانگرتوانی ناڕەحەت کردووە بەڵام ئیرادەیەکەیە لە سەروی ئەم بابەتەوە ئەم ئیرادە زاڵە بەسەر تینوێتی برسێتی یعنی سەرما ڕەشەبا هەموو ئەمانەشتی لاوەکین بۆ ئیرادە گەورەی کە مانگرتووان لە پێناو مافی فەرمانبەرانی هەموو کوردستان مافی فەرمانبەرانی هەموو هاوڵاتیانی کوردستان مافی کارمەندێک مافی نازانم خانەنشینێک پیشەوەرێک کاسبکارێک کە مەندامێک گرتوێتی بۆیە ئەم شتانە زۆر بەلاوەکیە بینین ڕاستە لە ڕووی توانای جەستەیی دابەزیوین بەڵام لە ڕووی ورەوە هەزاران هێندە بەهێزتر بووین یاخۆ هەمیشە هەرورەتان بەرز بێ مامۆستا ینی ئەمەوەش پرسم بەدەر لە خەڵکی کە سەردانتانەکە کە سوکار و خێزان و مناڵەکانی خۆتان یەنە لاتان بۆ خێوەتەکە وەڵاهی لەوانەیە خۆمان حەز نەکەین لێدا شارمەوە کە ماڵ و مناڵمان بێنە ئێرە لەبەرەوەی لێت ناشارمەوە حەزاکەین لەم ڕەوشابمان بێنن لەبەرەوەی ڕەوشێکە ئەگەر لە پێناوی خوا و خەڵکی کوردستانە نەبێ هەرگیز پێ دوان نەبێ و من زگەی 102 کاتژمێرە خۆم لە خواردنەوە گرتووەتەوە و ئەمە کارێکی زۆر قورسە لەوانەیە بەڕاستی خەڵکی خۆیەوێ و خەڵکی کەسانێکی بێ مەبدەئێکی گەورە لە پشتیان بابەتەوە بێ بۆیە
پێمان وایە ئەم بابەتە بە هەموو کەس ناکرێت بەڵام هەر بەردەوامی شەبێت. هەمیشە سەربەرز بن من نامێت زۆر زیاتر لە کاتە بگرمەمە دو پرسیارە لێ بکەم مامۆستا دڵشادیان وتێ ینی ڕۆژی یەکشەممە ئێوە هەواڵی خۆشە بیستن کە ئەم هەواڵە خۆشەتان بیست ئێوە تاوا کۆتاییێنن بە مانگرتنەکەتان مانگرتنە شکێنن مامۆستا دڵشادیان. ئەگەر هەواڵە خۆشەکە زامنکردنی پاراستنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێ و دەرهێنانی مەلەفی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێ لە ململانی سیاسەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناون و ئەم بابەتە زامن بک بە دڵنیاییەوە من وەک ڕێکخەری مانگرتووەکان لەگەڵ هاوکارەکانم کۆبوونەوەمانەبێ و بڕیان لەسەرم چارە بابەتەکەین و لە لایەکی ترەوە پێم خۆشە زۆر سوپاسی کورسات و ڕۆژنامە نووسەکانی بکەم و لەبەر حرمەتی دڵنیا بە هەم کورسات هەم بینەرانی بوو ئەنا من توانای گفتوگۆ و قسەکردنم نەبوو ڕۆژیم خراب بوو بەڵام هەرچی بکەن نەمتوانی قسەی ڕۆژنامە نووسەکانی کورسات بشکێنم بە دڵێکی گەورەوە بە خۆشحاڵیەوە وڵا بە دڵنیاییەوە مامۆستا دڵشادیان ینی ئێمە زۆر خۆشحاڵ بووین ئێمە تاوان زۆر سوپاسی تۆکەین ئەزانم تاوان سیحەتە تەواو نەبووە زانین تۆ 5 ڕۆژەمانت گرتووە لە خواردن ئەزانین ینی ژیانتان ئێستا زۆربەتان ینی خوا نەخواسە لە لێواری مەرگ نزیکە بێتەوە زۆر جار تاوان ینی کە تۆ دڵی ئێمە و کورسات و دەستگای میدیای کورسات و ئێمە ڕۆژنامە نووزناشکێنی بە دڵنیاییەوە ئێمە لە پشتانین ئێمە دەمانوێت ئەم پەیامانەی کە جەنابت و هاوڕێکانت و هاوکار و خوشک و براکانت هەیەە لە ڕێگەی ئێمە وەکو کورسات وەکو دەستگای میدیای کورسات وەکو کورسات نیوز بگات دڵنیاشین پەیامەکانت لە ڕێگەی کورسات نیوزەوە گەیشتووە ئینشاءالله بە هیوای چارەسەرکردنی سەرجەم ئەم کێشانە کە کێشەی نەک ئێوە هەموو خەڵکی کوردستانە بەڵام بە قوربانیدانی ئێوە بە لە خۆبردووی ئێوە بە هەڵوێستی جوامێرانە و بوێرانەی ئێوە بەڕاستی ئەم مافە بەدەستێت زۆر سوپاس بۆ مامۆستا دڵشاد میرانی کە ڕاستەوخۆ لە نێو خێوەتی مانگرتووان لە بەردەم بارگەی نەتەوەی گرتوەکان لە شاری سلەیمانی لەگەڵ مابووی لە بەرنامی پانۆراما هیوای سیحەت و تەندروستیشی باشتان بۆ خوازم بۆ خۆت و هاوڕێیانت بەڵێ بینەرانی بەڕێز ئێوە شاد و کامەران بن خواتان لەگەڵ